فیستیڤاڵی هەرزانکردنی نرخ و ناساندنی بەرهەمە ناوخۆیەکانی کوردستان لە هۆڵی کارگەی جگەرەی سلێمانی لەلایەن گروپێکی گەنجەوە ساز کراوە. مەبەستی سەرەکی ئەم فیستیڤاڵە هەرزانکردنی نرخی کاڵاکان و ناساندنی بەرهەمە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان و نمایشکردنی کاری دەستی خانمان و ئەم کۆمەڵە باگراوندی هەیەوە زیاتر لە ئەوانەش مەبەستی سەرەکیمان بۆ پشتگیریکردنە لە بایکۆتی کاڵای تورکی کە ئەمانەوێ میلەتەکەمان برەو بات بە بەرهەمە ناوخۆیەکان بەرهەمە سروشتیەکان کوردستانی ئێمە دەوڵەمەندە بە بەرهەمی ناوخۆی و بەرهەمی سروشتی ئەتوانین بەدیلی هەموو ئەو بەرهەمە تورکیانەمان هەبێت کە ئێستا خۆشبەختانە لەم بازاڕە لەم فیستیڤاڵە زۆرینەی ئەو بەرهەمانە نمایش کراوە و بەو هیواین هاوڵاتیان بێن لێرە پێداویستیەکانی ڕۆژانەیان بکڕن و پشتگیری ئەو پرۆسەیە بکەن.